نەبوونی توالێت لە شەقام و شوێنە گشتیەکانی شاری سلێمانی بە تایبەت بۆ خانمان گرفتی دروست کردو و ناچارن توالێتی مزگەوتەکان بەکاربێنن. هەندێک جار پێویستە ڕێگایەکی زۆر ببڕن بۆ دۆزینەوەی شوێنێکی گونجاو. پێم باشە یعنی داوا لە کەسایەتیەکانەکەم شوێنێکی گونجاو بکەنەوە بۆ ئافرەتان و شوێنێکی باش بێ، یعنی بتوانن بەبێ ترس و بەبێ شەرمێک بتوانێت هەموو ئافرەتێک ڕووی لێ بکات. یان زۆر شتێکی پێویستە، یعنی بە تایبەتی بۆ ئافرەتان جاری وایە کە ئیتە دەرەوانێ ئینسانی وا هەیە نەخۆشە شەکرەیەتی ئینسانی وا هەیە ئێستا گەنجەکانمان جاری وایە کە ئێنە دەرەوە دووگیانن پێویستە شوێنێکی وا هەبێ کە تەوالێتێ بکرێتەوە بۆ ئەو خەڵکە و چووینە بەڕێوەبەرەتی شارەوانی سلێمانی و پرسیاری ئەوەمان کرد کە ئەوان چ پرۆژەیەکیان هەیە بۆ زیادکردنی توالێت لە ناو شاری سلێمانی. خۆشبەختانە ئێستا لە زۆربەی مزگەوتەکانی ناو بازاڕ بە تایبەت کە شوێنی جیاکراوە هەیە هەم بۆ توالێت هەم بۆ نوێشکردنیش بۆ ئافرەتان، ئەمانە هۆکارێکن بۆی کەوا بڵێن ئەتوان بڵێن ئەم کێشەی حل کردووە و هەروەها لە کاتی مۆڵەتدان بە ئەو تەلالانی کەوا تەلاری بازرگانین یاخود مۆڵەکان ئەمانە هەر هەمویان ئێمە مەرجی بوونی تەوالێتی پیاوان و ژنان بەسەریانە فەرزەکەین. دانانی توالێت لە ناو هەر شارێکدا پێویستێکی گرنگە، بەڵام بێگومان پێویستە شوێنی دروستکردنی توالێتەکان و ژمارەیان لە ڕووی ئەندازیاریەوە گونجاو بێ. لە ئەندازیارێکمان پرسی ئایا بەپی پلانەکانی پلانسازی شار چ شوێنێ گونجاوە بۆ دانانی توالێتی گشتی و پێویستە چی لەبەرچاو بگیرێت بۆ دروستکردن و دانانی توالێتی گشتی. تاوانەوێت تۆ سەرەتا داتایەک هەبێ وەکو وڵاتە پێشکەوتەکان زانی چەند ڕۆژانە خەڵک ئەو شوێنە بەکارێنێ بە جۆری ئەومە بۆ 250 کەس کە لەو شوێنە بەکارێن نەبێت توالێتی پیاوان هەبێ، بەڵام دوانی ژنانە بێ هەبێت لە بەرامبەرە ئەبێ بۆ کەمەندام هەبێ بۆ مناڵ هەبێت تێگەی ینی هەموو ساباتانە پێویستە لە شوێنە گشتەکانە بەڕاستی بکرێ بۆی خەڵک بە ئیسلاحەت ئەو شوێنانە بەکاربێنێ. نەبوونی توالێت کێشەیەکی تەندروستی جیهانیە. بەپێی ئاماری نەتەوەی گرتووەکان هێشتا 3,500,000 کەس لە جیهاندا بەبێ توالێت دەژین. هەروەها 419 ملیۆن کەس لە شوێنەکراوەکاندا پێویستی خۆیان جێبەجێ دەکەن. ئەوەش سەرچاوەیەکی مەترسیدارە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی.